سڵاتان لێ بێ هیوام تەندروست باش و دڵخۆش بن ئەزیزانی من خۆی گەورە ڕۆژ و تاعاتیم و لێکمانی قبول کرد بێت ئینشاءالله خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە هاتمەوە خزمەتتان لە پرۆگرامی ئەوڕۆمدا خواردنەشی زۆر خۆش و ئاسان حازرەکەم ئەویش سوپی سینگ حازرەکەم لەگەر پەتاتەی ورد بە پەلکەوە ئەیان کورێنین و سۆریانەکەینەوە و هەروەها زەڵاتەی بە خیار و ماستیش حازرەکەین. خواردنەکەم زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتامە لە بۆ سوپەکەم پێویستم بە سینجی مریشک هەروەها جێزەر و پەتاتە و پیازم پێویستە لەگەر خێ و هەروەها بیبەری ڕەشم پێویستە لەگەر سوپی حازرم هەیە ئەویشم پێویستە لە بۆ ناو سوپەکەم لەوەی زیاتر خەستی بکاتن. خواردنەکەشم پێویستم بە پەتاتەی ئەکورێنم و بەهاراتی پێداکەم ئەتوانی ئەتو بەدڵی خۆت هەر بەهاراتێک حەز لێبی کاری یان کورکم یان هەفت نەوعی بەهارات هەر بەهاراتێک حەز لێبی بەسەریدا بکەیت. لە بۆ زەڵاتەکەشم پێویستم بە خیار و هەروەها ماست و شبی تێ لە گەرم بن و دەست پێ بکەین. خۆشەویستانم پاشەوەی کە سوپەکەم لەسەر ئاگریدانە ئێستا وەختی ئەوەیە کە پەتاتەکان ورد بکەم. وەچی باسم کرد پەتاتەکانم بۆ شێوەی گچکەیە بەس لە ناوەندە ئیکەمە دوو پارچە کەمە دوو پارچە و ئەوجا ئەیان کورێنم و ئەتوانی بەبێ ئەوەی بشیکێ پارچە بیکورێنی دوایی پارچەیان کە ئەوجا من هەردوو چێکەم لەبەر چاوتان لەوەی زیاتر ڕۆن بیتن بەشەکی ئەوها ئەکەمە پارچە بەشەکی بە ساغی ئەکورێنم دوایی پاش کورانەکەی پارچەیانەکەم زۆر ئاسایی بە هەر نەوعەکە ئەتوو بە خۆت بتەوێ. ئەوەندە بەسە بەشەکەی دیکە بە ساغی ئەکورێنم. لەسەر ئاگریدانە هەتاوەکو پەتاتەکەم ئەکورێم کە پەتاتەکەم کوڕە و سوپەکەشم حازر بوو تا ئەو کاتان ناوەڕێکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە. سڵاتان لێ بێ و ڕەمەزانتان پیرۆز. خۆشەویستانی من بە هیوام مانجی ڕەمەزان بتە مانجی خێر و خۆشی و بەرەکەت لە بۆ هەموو ئینشاءالله. خۆشەویستانی من خواردنەکەی من ئەوڕۆ کۆتایی پێات من زۆر حەزم لێیە تامی ترشی زیاد بیتن زاڵ بیتن یا لەنجەکەم بەو شێوێ دەرچوو کەمەچی دیکە هەناری لە بۆ زیادەکەین. پرۆگرامی ئەوڕۆم کۆمەڵەیەک خواردن و سوپ هەروەها شیرینی دروست دەکەین بە درێژایی مانگی ڕەمەزان هەوڵەدەم فێرکاری خواردن و سوپ و زەڵاتە و شیرینی دابنم. شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتام هیچ فەرق ناکات کامێ پێشکامێ بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە یەکەم جار پێویستە سینگی بچکەکە پاشان پیازەکە و لە پاشان کەرەستەکانی خوانی نیگار ڕۆژانە کاتژمێر بێت. خۆشەویستانی من ئەوجا زەیتونە تایبەتەکەی ترشیاتی زەیتونەشم هەیە بە جددی زۆر تایبەتە. ئەوڕۆ زەیتونی ڕەش بەکاربنێم لەگەر زەڵاتەی سرقە سۆریشم هەیە. بەڕاستی ترشیاتەکانیان زۆر تایبەت و ناوازەیەش ئەگەر دەتەوێت تامی ڕاستەقینەی زەیتون و ترشیاتەکان بکەیت ئەوە پێویستەکە ترشیاتی زەیتون هەڵبژێری. ئەوەش زەڵاتەی سرقە سۆرەکەیە سرقە سۆری تێدایە و هەروەها قەرنابیتیش تێدا هەیە بەس بەجددی تامەکی زۆر تایبەت و خۆشی هەیە.
خۆشەویستانی من خواردنەکەی من حازر بوو بەڵام پێشەوەی باسی خواردنەکەم کەم دەمەوێت باس لەوەی بکەم کە هەموو پێداویستەکانی ڕۆژانم بگرە بە قاپ قاچاقەکانیشمەوە لە بازاری ناوەندی فەرمانبەران دەستەکەوێت بابەتەکانیان زۆر تایبەت ناوازان جگەلەوەش نرخەکانیان زۆر گونجاو و بەردەوامن لە داشکان و تا بە بەردەوامی داشکان لە بۆ هەموو کاڵایەکانەکەن لێرە زۆر سپاسیانەکەم کە بەردەوام پاڵپشت و پشتگیری منن خواردنەکەی من حازر بوو بۆچی باسم کرد پەتارکەکەم بەپەلکەوە سۆر کرد و کۆمەڵێک بەهارات و خێم لێدا ئەوجا سۆرم کردەوە پاش ئەوەی کە کورا جگەلەوەش سوپەکەم سوپی سینگ بوو سینگ و هەروەها جێزەر لەگەر پەتاتەم بەکارهێنا و سوپەکی حازری بە تامی کواردیشم تێک کرد بوو سوپەکەم بۆن و بەرامەشی زۆر خۆشی هەروەها زەڵاتێکیشم دروست کرد زەڵاتەکەم بەو شێوازەیە ئەوڕۆ پێکاتەکانی خیار و ماست و هەروەها شبیت بوو سپاس لە بۆ بەرهەما تایبەتەکانی جیان کامیشە پاڵپشت و سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ دابینکردنی ئامێرە کارەباییەکان هەروەها تورشە تایبەتەکەی زەیتونە سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بووم لێرەدا هاتمە کۆتایی پرۆگرامەکەم تا پرۆگرامێکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ